تۆ هەستەکە ئێمە گوێزێکی باش بێ وڵاڵی گوێزم بۆ ژمێری گوێز هەستەکەم گوێزێکی باش بێ ئەوەی کە ئێستا تۆشکانە بەچی زانی باش بێ نات بە تۆڵە مەڵم تۆ هەستەکە وا هەستەکەم من نازام قەت ناتوانم گوێزی باش و خراپ لێک جیاکەمەوە بۆیە ئەمڕۆ لەم تەوەرەیە باز لەواکەین ئێمە چۆن لەنێو بازاڕەکانە لە کاتێکا کە گوێزێکمان بۆ دانرێ بزانین ئەمە گوێزێکی باش یاخود گوێزێکی خراپە هەروە پرسیارەوەش بکەین ئاری با بزانین ئاخۆ گوێز بۆ ماوەی چەندێک گەمێنێتەوە ئەوەی کە پارێزگاری لەم گوێزە کە ئاخۆ ئەم توێکڵارەکەی دەرەوێت یاخود چییە گوێز ئەکسپایرە بێت لەکوێ هەڵبگیرێ لە چ لە گەرمیە کادا بندرێ و ئەمانە و کۆمەڵێک بابەتی تر گفتوگۆکەی لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فەخرەدین مستەفا کابڕێزیان پسپۆڕی بەرهەمهێنانی میۆن ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە دکتۆر گیان سڵاو لێبێ و زۆر بەخێر بێت سڵاو لە ئێوەش زۆر سوپاسان دەکەم دکتۆر سێ جۆر گوێزمان هێناوە ینی سێ جۆر گوێزە بەخوا نازانم کامە گوێزی خۆمانەشە چکە ئێمە بەس بە چاو سەیری شتەکەی باشە سێ جۆر گوێزمان هێناوە ئەمانێ مەسەن بزانین چۆن گوێزی باش و گوێزی خراپ لە یەکتری جیا بکەینەوە بەڵام پێشەوەی باسی کەو بکەین هەم گوێز وەکو میوە هەژمارەکرێ یان وەکو چی چێتە چوارچەوەی چەرەسات و ئەوانەوە وەکو میوە حساب بکرێت بەس لە چوارچێوەی چەرەساتەکانە ئەوانە وەکو بڵێ گوێز و بادام و بستە و ئەم کۆمەڵەیە لە زمنی چەرەسات حسابی بۆ ئەکرێ بەڵام لە زمنی میوەکانان هەمویان وەکو بڵێ لە میوە گەڵاوەریوەکانن زۆر باشە دکتۆر با کەمە قسە لەسەر بەهای خۆراکی گوێز و ئەو سوودانە بکەین کە لە ڕێگەی خواردنی گوێزەوە ئێمە توانین بەدەستی بێنین ئەم کاکڵە گوێزە چ بەهایەکی خۆراکی هەیە چ سوودێکی تەندروستی هەیە بۆ ئێمە لە ڕاستیە توانم بڵێم گوێز نیعمەتێکی خوایە کە داوێتی بەم خەڵکە بە تایبەتی تەماشاکەی لەو ناوچە شاخاویانەی کوردستان کە ئەڕوێت سەرچاوەیەکی گرنگی پرۆتینە گوێز لە سا 15 بۆ لە سا 18 کاکڵەکەی پرۆتینی تایە لە سا 65 بەرەو ژوور جاری وا هەیە لە 64 بۆ 65 بۆ 67 لە سەدا ڕۆنی تایە و ئەو ڕۆنەشی کەتیایەتی لەو ڕۆنانەیە کەوا سوودێکی باشی هەیە کەوا لە زمنی ڕۆنەکانە کەوا چەوریەکانیان زۆر بڵێن نایبەستێ لەو مەجموعەیە و هەروەها ڕێژەیەکی باش ڕیشاڵ لە سا 6 بۆ لە سا 7 ڕیشاڵی تایە و هەروەها نسبەتی لە سا 10 بۆ لە سا 13 کاربۆهیدراتی تایە کە تەماشای گوێز بکەین گرنگیەکی زۆری هەیە لەوەی کەوا ئۆمیگا-3 تایە زۆرێکە لە ترشە ئەمینیەکان ترشی ڕۆنی پێ ئەوترێت ئەم ئۆمیگایە ئەبێتە هۆی ئەوەی کەوا خانەکانی دەماغ بەهێز بکات ئەوەی کە ئەیخوات درەنگتر تووشی لە بیرچوونەوە بێت و دەماغ بەهێز ئەکات لە دوای ئەوەش گرنگترین شت دژە ئۆکسیدەکانە کە لە ناو ئەم میوە هەیە تەماشاکەی لە باشترین میوەکانە بۆ دژە ئۆکسید کە ئەمە ئەبێتە هۆکارێ بۆ ئەوەی خانە شێرپەنجەکان نەتوانن تەشەنە بکەن و شێرپەنجە کەم ئەکاتەوە هەروەها ئەبێتە هۆکارێ بۆ ئەوەی کەوا کێشیش دابەزێنێ بەڵام بەمەرجێک زۆر نەخورێ لە ڕۆژی 4 دەنگ لەم گوێزە گەورانە بۆ مرۆڤێک بەسە بیخوا کە تاقەیەکی باش و وزەیەکی باشی گوێز بە سەوزیش ئێمە ئەی خۆین دەستمان ڕەشەکەوانە بەس لاستیکێکی بەم توێژاڵەوە هەیە ئەوە لێ بکەینەوە یان لێ نەکەینەوە کای خوێن هەندێک تاڵی هەیە بەڵام کلێکێتەوە خۆش ئەو توێکڵەی دەرەوەی کە هەیەی ئەم بڵێن ئەم توێکڵەیە مادەی تانینی زۆری تایە کۆ ئەبێتەوە ئەم مادە تانینیانە بۆ ئەوەیەکەوە پارێزگاری لە ناوە بکات وەکو بەرگێکە بۆ پارێزگاری کاکڵەکە لەبەرەوە بە فەریکەی تاڵی تایە احتیادیە لای ببین بەڵام بۆ کاکڵە پێویستە ئەم توێکڵە بە شێوەیەکی ساخ و سەنین بمێنێتەوە و هەر برینداربوونێکیشی هەبێت ئەبێتە هۆی ئەوەی کەوا
زووتر کاکڵەکە خراپ کاتە ئەو توێکڵەیەتی بۆ نمونە کەوای لێ کات گوێزەکە پارێزرا بێ و نهێڵە خراپێ باشە. دکتۆر ئەمە زانیاری وەرگرم لەسەرەوەی کە ئێمە چۆن لە ناو بازاڕەکانە یاخود ئەوە کە قاپێکی گوێزدانرێت ئێمە بتوانین باشترین گوێزی تیاڵبژێرین. خصلەتەکانی گوێزی باش کامانن؟ خۆی خەسڵەتەکان کە تەماشایەکە یەکەم گوێز بەنسبەت گوێزەکانی کوردستان وەگەر تەماشا ئەو نمونانەی سەر مێزەکە بکەی تەماشاکەی هەریەکەیان قەبارەیەکی هەیە و ڕەنگێکی جیاوازی هەیە. بەڵام ئەگەر تەماشای ئەوانەی بکەین کەوا هاوردەیان کردووە بۆ کوردستان ئایا لە شیلیەوە بێ لە ئەمریکا و لە وڵاتە ئەوروپیەکانەوە بێ تەماشایەکەی گوێزەکانیان هەمووی وەکو یەکن. ئەمە چییە؟ تقریبا وایە چەشنی تایبەتیان هەیە. ئەم چەشنانە درەختەکان هەمویان یەک جۆر گوێز ئەگرن. بەڵام لای ئێمە هەر گوێزێک چەشنێکی تایبەتیە. گوێزێکەیە بچووکە هەیە گەورەیە ئەوێ زوو پێگا ئەیە درەنگ پێگا هەیە ئازایە توێکڵەکەی بە ئاسانی لێبێتەوە هەیە بە چەوکشیش ناشکێ. ئەمە وای لێ کردووە. بەڵام ئێمە کە بچینە بازار گوێز بکڕین دائیما هەوڵ بین کەوا گوێزێک بکڕین کەوا ڕەنگێکی جوانی هەبێت سامەی دەستەوە پارچە ڕەش و شتێکی بتیا نەما بێت. ئەوەی خراپ ئەگەر پارچە ڕەشی تیا بێت. ئەمانە بۆیە ئەڵێم باش نییە کە هیچ پارچەیەکی تیا هیچ توێکڵەکەی پێوە بمێنێتەوە. بەم شێوەیە ئەمە ماناوە لە قۆناغێکی باشە لێکراوەتەوە جوانە ڕەنگێکی جوانی هەبێت ئێستاچەند ڕەشایی کەم بێت وە لە هەمووی گرنگتر تەماشا بکەین بە تایبەتی لەم منتیقەیەوە هیچ ئاساری دروستبوونی کەڕوو نەبێت. جاری وایە سپی ئەبێتەوە چونکە بوونی کەڕوو زۆر خەتەرە بۆ خواردنی ئەم میوەیە بە تایبەتی بۆ لە ناو کاکڵەکە بێت مەفروزە لا ببرێت چونکە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی تووشی نەخۆشیمان بکە ئەفلاتۆکسین دروست دەکات کە زۆر خەتەرە بۆ لەشی ئینسان. زۆر باشە دکتۆر ئەو کەڕۆسپی کە باسیەکە وەکو ئەم گوێزی کە بەدەستی منوێ بە هەموو توێکڵەکەەوە بە هەروایان هەر لەو قەراغانەوە خۆی زیاتر لەم شوێنانەوە ئەمە لە چیا دروست ئەبێت کاتێکەوە ڕادەی شێی زۆر بمێنێتەوە مەفروزە گوێز لە ساهەشت کەمتر ڕادەی شێ بمێنێتەوە لە ناویە و لە شوێنێکا بێ ڕتوبەتی کەم بێت و لە پلەی گەرمای نزما هەڵبگیرێت احتیادی. بەڵام ئەگەر پلەی گەرما بەرز بوو ڕتوبەتی زۆر بێت ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەم کەڕوە لە هەوا هەیە. ئێستا لەم ژوورەشە مەسەلەن هەیە تەشەنە ئەکا لەسەر ئەم پارچانە لەبەر ئەوە ئەو ئەسپەرجەلاسە ئەبێتە هۆکارێکەوە تەشەنە بکات و زۆر ببێت. دکتۆر ئەمە بۆ ئەو گوێزانی کە بۆ نەئاوا بە ئەم بەرگەڕەقەوەیتی بەڵام زۆر گوێسێ لە نێو بازاڕەکانە بە کاکڵی ئەفرۆشتێ. ئەی ئێمە چۆن بزانین گوێزە کاکڵەکان جیا بکەین و کامە گوێزێکی باشە؟ کاکڵە کە بچین بیکڕین مەفرۆزە وەکو ئەم شێوەیە ڕەنگێکی سپی مەیلە و زەردی هەبێت. ئەمە باشترین ڕەنگی کاکڵی. ئێستانی لەم گوێزانەیە تۆ بە باشترە باشترە. بەڵام یەک شدەیە بینەری خۆشەویست بیزانێت. باشە کاکڵە بۆ ماوەی 2 هەفتە تاوەکو 4 هەفتە لە ناو پلەی گەرمی ژوورە ئەمێنێتەوە. یعنی دەرەجەی حرارەتی 20 بۆ 25 دەرەجە ئەمێنێتەوە. زستان ساردەقەی ناکات. بەڵام کە دەرەجەی حرارەت بەرز بێتەوە ئەبێ بۆ ماوەی 2 هەفتە تاوەکو 4 هەفتە لە دەرەوە بێ لە دوکانەکانە لە شوێنەکانە. بەڵام ئەگەر بیخینە سەلاجەوە لەوانەیە تاوەکو 8 مانگ بۆ 9 مانگ بتوانین لە سەلاجا وەری بگەین لە مجەمەدا تاوەکو 2 ساڵ دەتوانین وەری بگرین. ئەمە گەر کاکڵەکە ئاوازەڵام ئەمەیان کە ئاوا قاوەی باوە. اینجا یەک شتی تر باش بوو لەوا بیرم کەوتەوە دائیما کە ڕەنگەکە ئەگۆڕێت ئەم ڕەنگە بۆ بۆنێ ئەوەوە ئەگۆڕێتکەوە گوێزەکە لەوانەیە لە ناوچەیە کابوو بێت پلەی گەرما بەرز بووتەوە کە پلەی گەرما بەرزە بێتەوە بەرەو ڕەشی ئەیبات وای لێ ئەکا ئیتر لەبەرەوە مەفرۆزە کاتێک کە باخەوانەکە بزانێ کە لەو شوێنانە پلەی گەرما زۆر بەرزە بێتەوە ئەبێ لێ بکرێتەوە. شتێکی تر گرنگتر بەنسبەت ئەم گوێزانەوە ئەگەر تەماشایکەی کە وەختێک لێ ئەەکەینەوە وەکو بڵێ
کاکڵەکە لە ناوە تۆزێک ئەپوکێتەوە مەفروزە پوکانەوەی ئەم کاکڵەیە لە سا 12 تاوەکو لە سا 15 کەمتر نەبێ قاوەی بووە هەستێکی بەرەو کەڕوچوە ئەمانە ئەمە ڕەنگە تامەکەشی تێک خۆی جاری وایە ئەم ڕەنگەی کە قاوەی ئەبێت بە بۆنەی ئەوەیەکەوە لەو شوێنە پلەی گەرمای بەرزە تەماشاکەی شیرینترە تانی خۆشترە بەڵام وەکو ئەوەی کەوایەکێ بڵێ ئێستا تۆ پرسیار لە منەکەی باشترین جۆری کاکڵی کامەیە من ئەڵێم ئەمەی باشترینە بەم شێوەیەوە نابێ ڕادەی شێ لە سا 5 زیاتر بێت و ڕەنگەکەی بەم شێوەیە بێ و ئەو بڵێن پوکانەوەی لە سا 12 تاوەکو لە سا 15 زیاتر تا گوێزش ئەکسپایرە بڵێ گوێزیش بەڵام بە گوێزی بمێنێتەوە ساغ بێت نەشکا بێت هیچ کون و کەلەبەرێکی تیا نەبوو بێت ئەتوانێت بۆ ماوەی 2 ساڵ بمێنێتەوە بەڵام مهم ئەوەیە لە شوێنێکا بێت کەەوە ڕادەی شێ کەم بێت و پلەی گەرمایی نزم بێت و هەر بۆ معلوماتان گوێز ئەگەر بۆ ساڵی دووەم کە دایەنێ بۆ ساڵی یەکەم ئاحتیادیە کە بیڕوێنی لەوانەیە لە سانەوەی ببێ چەکەرە بکات کەمایەوە لە سا 5 چەکەرە ناکە ماناوای گۆڕانکاری بەسەردا دێت لەبەرەوە تا گوێزی تازە بکڕین باشترە تەندروسترە سەحیترە باشە دکتۆر فەخرەدین هەیە من بینیوە لە بازاڕ ئاوا کێشی کردووە کێش بەمە ڕاستە خۆی بۆ منە خۆی ئەم گوێزەی ناوەڕاستم بژاردووە کە بڵێم وابێ خۆمانەیە وابزانم ئەگەر هەڵە نەبم ئەگەر هیوادارم ئاوەش تێ نەگەن کە خۆمانە قاوەیە دکتۆر باسی کرد کامەکەی شیرینترە هەیە کێشێکە ئێسام دوو گوێزەی کە بەدەست منەوەیە نازانم هاوکارانم ئەیبینن یان نا هەستەکەم قەبارەکان زۆر نزیکن لە یەکەوە ئەم تۆزە درەشکۆلەترە ئەم تۆزێ با بڵین بازنیترە وەکو کێشیەکەم ئەمەیان ئەبێ گوێزێکی باشتر بێ و تۆزە بتەوترە منۆکو کەسێک کە ئەگەر گوێز بەڵام بابزانین وایە لە ئەسڵا گوێزەکە تۆ تەماشایەکەی ئەوەی کەوا پوچ بێت ناوەکەی تەواو نەبوو بێت سووکە بەس ئەوەی کەوا پڕ بوو بێتەوە قورسە لەبەرەوە دایما لای خۆشمان لە هەورامان کە گوێز حیسابەکەن بە ژمارە حیسابیەکەن کە خەنە دەستیانەوەی کە سووکە لایە بات زانێت چونکە بەوا دیارە دکتۆر چەند گوێز کیلوەیەەکە ئەتیادی 100 گوێز کیلۆیەکە بەڵام گوێزی وا هەیە زۆر جوانە لەوانەیە 80 کیلۆیەک بێت بەڵام گوێزی ژەیە بەقەدەر هەرمەیە دەبێەوە لای خۆمان ئەوە بە خەڵک بڵین ئەگەر گوێستان کێشا هەشتا گوێز کیلوێ دەرچۆی بەڵێ مەسەن ئێستامەی لە دەماوەند دەیهێنن لە ئێرانەوە لەوانەیە 80 کیلۆیەک ببێت ئەو من نەردەگیم کێشا اینجا یەک شتی تریژەیە جاری وا هەیە کە ئاوا ئەیخێ بەسەر ئەرزەکە سەوتێکیش دەرەکە ئەمە یەکسەر بۆ دەرەکەوێتەوە هێنا وەکو بۆشە لە ناویە هەر بەکەوا بڵین لە سەربانێک لە شوێنێکە و ڕێیان خستووە کە بەدەست ئاوای لێ ئەکا هەیان ئەم سەوتە دەرەکە ها ئەوە معنە وایە لە ناوە ئەتر پوچە و ئاریەکێ لاوکارانمان پێشتر پرسیارێک کرد بەس بیرم نەما پرسیارەکەی بۆ و گوێزی ئاوا وشکی بەهاکەی خۆراکەکەی وەکو یەکە بەنسبەت دژە ئۆکسیدەکانەوە هەتاوەکو بە فەریکەیی بخورێ باشترە بۆ سەحەت یعنی گوێزی فەریکەیی بیخۆین بەڵام بەنسبەت مادەی پرۆتینەوە هەتاوەکو بمێنێتەوە پێ ئەگات لە مانگی دەکەلەیەکرێتەوە ئەو کاتە ڕێژەی پرۆتینەکەی زۆرترە لە هەر شوێن هەیە گوێز سوێرەکرێ بەڵێ بە سوێرکراویش ئاوا هەر بە خۆراکێکی خۆی گوێز بیرمان کە باسی بکەین هەم وەکو پەنیر و شتەکانی تر لە بەیانیانە ئەی خۆی جاری وا هەیە بە سوێرکراوی ئەخورێ جاری وایە چێتە ناو دروستکردنی ئەم ئیشی هەبیرەوە پاقراوەمانە ماشەڵا بڵێن زۆرە و هەروەها ڕۆنیشی لێ دەریایێت لە ڕۆنی گوێز بەهایەکی زۆری هەیە وەکو چۆن ڕۆنی زەیتون و لەو گرانتریشە بەڵام ئەوەیە گوێز ئەگەر تەماشایکەی گرانە لەوانەیە سعری زەیتەکەی گرانتر بێت لە چاو زەیتونە بە نرخیش بزانین باش دەستە خۆش بێت دکتۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانە ئەم زانێرانی بەخشیمانی وادارین سوودی هەبوو بە بۆی کێوەیت لە مۆلا گوێزەکڕن بزانن
چۆن دەچن مامەڵە لەگەڵ کڕینی گوێزاکەن وانە ڕاستە دەستە خۆش بێ دکتۆر گیان دووبارە یعنی هەموو کەس کە ئەچێ گوێز ئەکرێت چەندانەیەکی لێ بشکێنێ تامی بکات تامی گوێزەوەمان لەبیر چوو باسی کەین هەندێک گوێزەیە چۆن پەنیرها بۆنبا ئەبێت بۆن خمر ئەبێت ها چونکە چەوریتیایە گوێزیش ئەگەر خراپ بوو ئەو بۆن خمری ئەو بۆنبایە هەیە کە تامی ئەەکەی مانای وایە ئەوە کۆنە ئەو نەکڕێت باش زۆر باشە دەستە خۆش بێ دکتۆر گیان سپاس بۆ تاوی زانیاریەکانە ماندوومان کردی ماندووبوونتان سپاسانەکەم دەستە خۆش بێ دووبارە